سڵتان لێبێتەوەم کاتتان باش بینەرانی عزیزی شارپرێس بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانین لەناو شاری هەڵەبجە ناو بازاری هەڵەبجە دیارە خاوەنانەوەخانەکانی ناو شار گردبوونەوەیان کردووە و دوکانەکانیان داخستووە ئەمە لە کاتێکدایە کە بایکۆتیان ڕێگەاندووە بەهۆی ئەوەی کە نرخی ئار لە ئێستادا گران بووە ئەمەش بۆتە هۆی ناڕەزایی خاوەن دوکانەکان من بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانم خاوەن دوکانەکان لێرەن وەک لە دیمەنەکانان دیارە کە دوکانەکانیان داخستو و خاوەندی نانەوەخانەکان لێرە بایکۆتیان کردووە نوێنەری خاوەن نانەوەخانەیەکم لەگەڵە سڵاو لێبێتەوەم کاتتان باش ئەگەر پێمان بڵێ گربوونەوەکەتان لەسەر گردبوونەکەمان لەسەر گرانبوونی نرخی کاڵاکانە بە تایبەتی ئارد و غەس کە دووشتی سەرەکی نانەوایە ئێمە بە پێی یاسایەک لە ساڵی 2023 کە حکومەت دەرێن بۆ ئێمەی دابین کردەوە کاتە ئاشە هەبوو ئێمە ماگانە حیسەی غاز و ئاردمان هەبوو بە سعری حکومەت و جێگیرکردنی گوندەکان لە 125 غەرام کە هەشتان بین بە 1000 لە ساڵی 2014 حیسەی ئەمە بڕاوە و بازار بۆتە بازارێکی ئازاد کە هیچ ڕقابێ لەسەر بازار نەماوە خۆتان ئاگادارن هاوڵاتی گشتی ئاگادارە بۆ ڕای گشتیان قسەیەکەم بە محافظ و قایمقامەوە بازارێکی ئازادە توجارەکان هەموو ڕۆژێ هەر ڕۆژێ و بە شکڵێ سعر دانێن لەسەر ئارد ئێمە هەفتەیە لەمەوە پێش ئاردمان کردەوە بە 32000 نان هەشتی بە 1000 بووە پێرێ ئار چووەتە 34000 2000 لە ماوەی دوو ڕۆژە چووەتە سەری دوێنێ ئار چووەتە 39000 معلوم شادوان پێشتر ئارد بە چۆن بوو ئێستاش بە چۆنە سێ مانگ لەمەوە پێش 4 مانگ لەمەوە پێش ئاردمان کردەوە بە 22000 تا 25000 یعنی لە بینی 3000 بەردەوام بەرزبوونەوە بەزینی کردو لە بینی 3000 دوایەوە کە گەڵا بەرز بووە ئارد بە 27000 جێگیر بوو هیچ ئیشکالێکمان نەبوو و نزیکەی ئەوە 15 ڕۆژ 20 ڕۆژە بێ بەردەوام ئارد لە بەرزبوونایە ئێستا حاڵی حەزی فەردی ئارد بووە بە 37000 تا 39000 بۆ ئێمە دەری ناکە سێ مانگ لەمەوە پێش ئێمە وەکو نوێنەری ناناوەکان چوونە قایمقاممان لەمە ئاگادار کرد لە بەرزبوونەوەی نرخی ئاردەکان نەهات بەدەمانەوە وتی هیچ بەڵێنێکی نەیە هیچ شارەسەرێکی لا نەبوو وتی بەم شکڵە بڕۆن ئێمەش وەکو ناناوەکانی هەڵبجە 22 نانەوەین بە نوێنەرە دێر 22کان قسەیەکەین ماوەی 4 مانگە بەشایەتی هەمویان بە شکڵێکی خۆبەخشی ئێمە نەمانێڵاوە ناناوەکانماندا بخرێ هیچ ئیسفادەیەکمان نەکردو بگرێت زەرێریشمان کردووە بەڵام ئێمە تەحملی ئەو زەرەرە ناکەین تەحمل ناکەین 4 مانگی تریش لەسەر زەرەر بڕۆین و ئێمە تاکە ژیلیش بووین لەم شارە شان بەشانی دکتۆرەکان لە کاتی کۆرۆناکە تاکە دوکان بووین لە هەڵەبجە کە ناناوەکانمان بە 4 سەعات کراوە بوو لە خزمەتی هاوڵاتیانە لەناو ئەو هەموو مەترسیان لە کاتی شەڕە قورسەکانە ئێمە هەمیشە شان بەشانی پێشمەرگە و دکتۆرەکان ناناوەکانیشی شەونخونیمان کێشاوە ئیشمان کردووە ئیشی خۆمان نەوەساندووە بۆ حکومەت لە ئێمە تێناگا هەموو کاڵایەک گران بووە شادومان تەنها نرخی ئاماژەبووە کە نرخی ئارد ئێستا بەرز بۆتەوە نرخی گاز چۆنە لە ئێستاە و ئێوە نانەوەخانەکان کارەباکەشتان من نرخی کارەبامان لەسەر گران بووە نرخی ئاومان لەسەر گران بووە نرخی غازەکەی سا بۆتە ئەزمە معلوماتی دقیقم نییە بەڵام هەندێکەڵێ بۆتە 9000 لە 8000 و غازەکەش فترێ لەمە پێش غاز خۆتان ئاگادارن بە 6500 بووە سا ئەوی شووەتە 9000 کرێ شاگردی ئەمە زۆرە دوکانەکانمان کریان زۆرە چونکە ئێمە لە ناو چەقی بازاڕین هەر دوکانی کێمەگری مانگی 500 تا 600 کرێ دوکانە دەین بۆ ئێمە هیچ ئیمکانیەتێک نییە بۆ ئێمە دەری ناکە ئێمەش ناتوانین لەسەر زەرەر بڕۆین داوامان کرد لە قایمقام کە شەشنان بە 1000 ینی بە شێوەیەکی یاسایی ئێمە داواکاریەکانمان هەموو یاساییە حڕەمەکی نەبووە لە خۆمانەوە ئەم شتە بکەین پێشتر لەگەڵ یۆنەری قایمقامە دانیشتنمان کردو تومانە 6 نانەکەین بە 1000 ئەویش وەکو چاوەشاکاریەک ئەمەی پێ قبول نەبوو لە پەیچەکەی خۆی دای بەزاندووە بە حسابی خۆی کە علاساس ئێمەی عقوبەیەوە نان هەر هەشتی بە 1000 بەڵام ئەو کتابێکی بۆ ئێمە نردووەڵێ گونکەکانتان بچووکەنەوە ئەمام قسە بۆ ڕای گشتیەکەم گوێی گونکەنگ بن بە 105 خرام ئەو گوێ لێنێ نانەکە هەرچەنێ بچووک بێ بەس هەر هەشتەکەی بە 1000 بێ ئێمە داواکەین شەشی بە 1000 و گونکان 125 خرام بێ هەر یەک شتەکە لە کێشی گونکێمە هەر یەک شتەکە چونکە شەشنان بە 1000 و گونگی 100 غرامی نانی لێنایە نانی ئەمە وەکو نانی ساج نییە وەکو نانی هەورامی نانی تەنووری ئەمە گڵە نانەکە زۆر تەنک بێ هەر بە گڵەکەوە ئەسووتێ وەکو نانی سەرساجەکە نیە بڵێ نانی سەرساجەکە وەرچێنە تەنک بێ ناسووتێ نرخی ئەو کەرستانش کە لە بۆ نانەکردنەکە نرخی سۆدە و خوێوانش بەرزبێتەوە ئێوە بەڵام هەموو نرخەکان وەکو سۆدە 5000 چوەتە سەر وەکو علاگە لە فەردەیەکە 25000 چوەتە سەر جاران فەردەی علاگەمان نەکری بە 20000 بە 40000 تا 50000 زیاتر یانی لە نیواونی و زیاتر چوەتە سەری غاز چوەتە سەری علاگە چوەتە سەری خوێ چوەتە سەری خومرەمان جاران فەردەیە کارتۆنێ خومرەمان نەکری بە 22000 بە 40000 یعنی هەموو نرخەکان تەنها ئاردەکە نییە هەمووی دوو بەرامبەر و سێ بەرامبەر بۆ تۆ ئێمە 4 مانگە خۆبەخشانە ئیشەکەن هەمومان زەرەرەکەین
دام ئێمە بە شێوەیەکی یاساییش تەنها جیلیشین لە هەڵەبجە کە بە شێوەیەکی یاسایی پێشەوەی گرانیکەین چونەتە قایم قامێت بە شێوەیەکی یاسایی ئانی بە شێوەیەکی فەرمی داوامان کردووە کە من نانەکە 6,000 من لە قایم قام تێ ناگەم بۆچی بازار لە هەموو شتێک ئازادە بەس بۆ نانەوە ڕقابەمان لەسەرە چیتان بۆ ئێمە کردووە کەسمان معاشمان نییە زیاتر لە 120 نەفەر شاگرد 120 نەفەر معیشەتی لەسەر ئەم نانەوانەیە بانزین لە 500 دینار چۆتە 900 دینار بۆ ڕقابەی ناخەنە سەر دەبێت لە 1000 نارە چۆتە 2000 و 3000 نار بۆ ڕقابەی لەسەر نییە سەری تەماتەکە گران بووە هەر کاڵایەک تۆ دەسی بۆەوەی هەمووی گران بووە بۆچی بەس بۆ نانەکەی ئێمە ئامادەن ئیجراعاتی یاساییمان لەگەڵا بکەن ئێوە خاوەن نوێنەری خاوەن نانەوەخانەکان پێتان وایە ئەم گرتبوونەوەیە تاکوکەی بەردەوام بێت داواکاریشتان چییە ئێمە ئەم گرتبوونەوە بەردەوام بێت تا ئەو کاتەی قایمقام خۆی بەڕسمی لەگەڵ محافزات تێتە سەرخەت ئەگەر بەڵێنمان پێ بن سعری ئاردمان بۆ جێگیرکردن ئێمە زۆر احتیاطی هەشتێکەوە بە 1000 قبولمانە فەردەی ئارد بکاتەوە بە 30000 بەسیش قبولمانە بەس نەچێتەوە سەری 30000 ئەگەر ئەوەی کرد ئێمە بەهانی ئیشی خۆمانەکەین و هەشتانەین بە 1000 بەڵام ئەگەرەوە نەکەیمە ئامادەنی لەسەر گیرفانی خۆمان خزمەتی قایمقام بکەین بەڕاستی ئەزمەی خاص دروستە بێت کەس نایە بەدەمانەوە خۆمان بڕۆین لە خوورماڵ و لە سێ سایەقی خاص پێیاکەین قایمقام ئەڵێ بەس بۆ نانەوەکان تاعین بوو ئەوە تا هەر بە بۆنەی نانەوەکان و چەند کەبابخانە و چەند لە فەخانە داخراوە تێگەی وەک لە دیمەنەکانە دیارەکە خاوەنانە خانەکان داواکەن کە نرخەکانیان وەک پێشووتری لێ بکرێتەوە من لە کاتێکدایە کە هاوڵاتیان لە سەی سادقیش گرتبوونەتەوە کە داواکەن کە نرخی ئارد وەک پێشوو لێ بێتەوە ئەمە لە کاتێکدایە کە هاوڵاتیان لە نەبوونی دانەوەخانەکان داخستنی نانەوەخانەکان بە ناچاری سەردانی کارگەکانی نانی کوردی یاخونانی هەورامیەکەن بۆ دابینکردنی پێداویستیەکان ئەمەش یەکێکە لەو دیمەنانەی کە لە نێو بازاڕی شاری هەڵەبجە خاوەنی نانەوەخانەکان گرتبوونەتەوە